شتێکی زۆر گرنگە ئاگاداری بین، ئەوەی کە لای خوای پەروەردگار حسابی بۆ دەکرێ بەژن و باڵا نییە. وا نەزانی کەسێک باڵای لە تۆ کورتتر بوو لای خوا لە پلە و پایی لە تۆ نزمترە، کەسێک لە تۆ ناشرینتر بوو شکڵ و شێوەی تۆ جوانتر بووی وا نەزانی تۆ لەو بەڕێزتری. ئەگەر بێت و ئەم شتە گرنگ بووایە شکڵ و شێوە و باڵا و بەژن و باڵا بیخواردایە لای خوای گەورە قیمەتی هەبوایە، ئەوە ئەو بەژن و باڵایە لە ژێر خۆڵا دەفت نەئەکرا، ڕۆحەکەش بەرز نەبووە ئاسمان. ئەوەی کە گرنگە ڕۆحی ئیماندارە، ئەو ڕۆحە لەگەڵ ئیمانە بێت بە ئیزنی خوا بەختەوەر دەبێ. ئەوەی لای خوای پەروەردگارە گرنگە دەفەرمێ ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم، دەفەرمێ بەڕێزترین کەس لای خوای گەورە لە ناو ئێوەدا ئەو کەسانن کە بە تەقوان. ئەفەرمێ ئەتقاکم، نافەرمێ ئەجمەلوکم جوانترین کەسی ئێوە، ئەطوەلوکم باڵا بەرزترین کەسی ئێوە، نەخێر. ئەتقاکم چێ بە تەقواتر بێ ئەوە لای خوا بەڕێزە. ئیتر جوانە جوان نییە، ڕەش پێستە سپی پێستە، باڵای بەرزە باڵای کورتە، ئەوە لای خوا نایخۆت. بۆیە ئەوەی کە تۆ شانازی پێوە دەکەی بەژن و باڵای خۆت لای خوای گەورە قیمەتی نییە، چونکە ئەوە لە ژێر خۆڵا دەشاررێتەوە، دەڕزەیە، کەواتە هیچ قیمەتێکی نییە. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوای گەورە تەماشای شکڵ و شێوەی ئێوە ناکات، جوانن ناشرینن، سپین ڕەشن ئەسمەرن، سەیری ماڵ و سەرەت و سامانتان ناکە، فەقیرن دەوڵەمەنن، بەڵکو ئەوەی کە خوا سەیری دەکات دوو شتە کە پەیوەندی بە ڕۆحی ئینسانەوە هەیە. دڵەکەت لەگەڵ کردەوەکانت، چونکە کردەوەکانت ئەو ڕۆحە ئەگەر ڕۆحێکی ئیماندار بێ کردەوەی چاک ئەنجامەدا، ڕۆحێکی خراپ بێ کردەوەی خراپ ئەنجامەدا. ئەوەی کە خوای گەورە سەیری دەکات بەژن و باڵا نییە، ماڵ و سەرۆت و سامان نییە، جوانی نییە، تەنها قسەکان و کردەوەکانت لەگەڵ دڵت کاتە. کەواتە مەڵێ دڵم پاکە بەس دڵ حسابن، نەخێر. ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە سەیری دڵەکانتان و کردەوەکانتانەکە، قسەکانتان، کەواتە بەس تەنیا دڵ حساب نییە. دەی کاکە من دڵم پاکە و نوێژ ناکەم، شتی وا بێت؟ نابێت، شتی وا نابێت. بۆیە ئەوەی کە مهمە و گرنگە تەقوایە، ڕۆحەکەی ئیماندارە، ئەو ڕۆحەت بپارێزە بە ئیزنی خوا، ئیماندار بی لە کاتی مردندا لە بەهەشت و کفن دێنن بۆ ڕۆحە پاکەیتەوە. بەڵام بەخوا کفن نانن بۆ لاشەکەت، چونکە لاشەکەت دەڕزێ، بەژن و باڵا دەڕزێ، ڕۆحەکەت بەرزە بێتەوە. جا ڕۆحەکەت بەختەوەر کە بە ئیمان و بە تەقوا ئینشاءالله.